کەسوکاری خوێندکاران ئەم چەند ڕۆژە من دڵنیام هەمووتان نیگەران بوون بەهۆی ئەوەی کە هەم نادادی هەبووە لە پرسی وەرگرتنی قوتابیانە وەکو پێویست و خواستی هەمووش جێبەجێ نەبووە. نادادیەکە لەوە سەرچاوی گرتووە ژمارەی کورسیەکانی خۆڕایی لە ئەم ساڵا بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر کەمتر بووە. لە ماوەی ئەم دوو ڕۆژە چەندین جار لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا قسەمان کردووە تاوەکو گەیشتوین بە قەناعەت هەردوولا و هەمومان کە گرفتەکان چییە و چارەسەر چییە. طبعا نزیکەی 11,000 کورسی خۆڕایی بەراورد بە ساڵی ڕابردوو کەمە. بۆ نمونە تەنیا لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و پەیمانگاکانی پارساڵ 3900 خوێندکار وەرگیراوە، ئەمساڵ 2970 وەرگیراوە. هیچ هۆکارێکەیە بۆ ئەوەی بە ئەندازەی 1000 کەم بوو بێتەوە. پەرستانی مناڵان بۆ نمونە پارساڵ 45 وەرگیراوە، ئەمساڵ 29. ئەمە لە زانکۆکانی هەولێریشەیە لە بەزە پزیشکەکانیشەیە. بۆ چارەسەری ئەمە چەند خاڵێکمان ئێمە پێشنیار کردووە. بڕیارە وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزارەت بڕیاری پێ بدەن. تا ئەم دوجار وەزیر وتی، طبعا نزیک کەمتر لە سەعاتێ پێش ئێستا قسەمان کرد، وتی منیشەم نادادیم پێ قبوڵ ناکرێەوە قبوڵی ناکەم. ئەوەیە کە پێداچوونەوەی جددی بکرێت، بڕیارێک دەربچێت یەکەم هەر بەشێک هەر قسمێک پارساڵ چەندێک قوتابی وەرگرتووە لە خوێندنی خۆڕایی، ئەم ساڵیش بەلای کەمەوە هەمان وەرگیرێتەوە. ئەتە نابێ کەمتر بێلەوە، ئەگەر زیاتر بێ باشتریش، بەڵام نابێ کەمتر بێلەوە. نابێ کورسی خۆڕایی کەم بکرێتەوە لەسەر ئەوەی لە تەنیشتیەوە کورسی پاراڵەر زیاتر بکرێت. ئەمە جگەلەوەی نزیکەی 7000 قوتابی بە هەڵە پڕیان کردوتەوە، بە پێی خواستەکانی خۆیان نەبووە. ئەو خواستەکەم تێزە 7000 کورسی بەتاڵیش هەیە. ئەویش طبعا هەرەکەوێتەوە چوارچێوەی پێشوو، ئەویش بە دادپەروەران جێبەجێ بکرێەوە، هیچ قوتابێکیش نەمێنێتەوە کە لە زانکۆلاین وەرنەگیرێ. بۆیە لە چەند ڕۆژی ڕابردووە من لەبری ئەوەی بێم بۆ خۆپشاندان پێم وابووە بە تێگەشتنی خۆم ڕێگا دروستەکە ئەوەیە من خواستەکانی قوتابیان مەزانی، نیگەرانیەکانمان مەزانی و دوجاریش قسەمان لەگەڵ کردیان تەنیا ئەومان بۆ بکرێ بە قەرار. نابێ ئەو کورسیانەی کە پارساڵ وەرگیراوە لە ئەو کورسیانەی پارساڵ ئەم ساڵ کەمتر بێ لەوەی پارساڵ، واتە هی پارساڵ کە وەرگیراوە لە خوێندنی خۆڕایی بۆ ئەم ساڵیش ئەوە بکرێ بە پێوەر بەشێکی زۆری خواستەکەی ئێمە جێبەجێ بێ. منیش پێداگیریم لەسەر ئەوە کردووە، هیوای سەرکەوتن بۆ سەرجەم قوتابیان و خوێندکارانە خوازم. ئینشەڵڵا هەمووتان لەم پێداچوونەوە تا ڕادەیەکی باش خواستەکان جێگیرە بێ. ڕەنگە خواستی هەمووی جێگیر نەبێ، بەڵام ئەگەر پارساڵ بکرێت بە پێوەر، ویستی قوتابیەکان خۆیان بۆ داوایان لە ئێمە کردووە کە پێداگیری لەسەر ئەمە بکەین. منیش لە ماوەیەم دوو ڕۆژە حەزم بە حسێم کردووە 11 جار قسەم لەگەڵ وەزیری خوێندنی باڵا کردووە، ئەویش دڵنیاییدا کە بۆ جێگیرکردنی ئەم قەرارە ئەبێت طبعا ئەبێت لەگەڵ زانکۆکانە کۆنتاکت بکەن، هەموو هەوڵێکی خۆیەدا و ئێمەش پێداگیرە بین. ناکرێت کورسی خۆڕایی کەم بکرێتەوە لەسەر حسابی پاراڵێڵ و کورسی خوێندن بە پارە، هەرچەنە بەپێی دەستوری عێراق خوێندن بە خۆڕاییە، بەڵام پاراڵێڵ تازە بووە بە واقع، بەڵام نابێ پارێڵێل لەسەر کورسی خۆڕایی بێت. خوای گەورە شاد و سەرکەوتو سەرفراستان کە.